ئەمڕۆ لە خزمەتانە حەزەکەم سەرەتا بە فەرمایشتێک دەست پێ بکەم کە ئومو سەلەمە دایکی ئیمانداران بۆمان ئەگێڕێتەوە. فەرمێ شەوێکیان حتا بەیانی خەوم لێ نەکەوت، بەیانی چوومە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، عەرزم کرد کە ئەم شەو هەتا بەیانی نەخەوتوم، بەس بیری دەجالم کردوتەوە هاتنی بۆ ئەم ئومەتە و ئەم فیتنە گەورەیە کە ڕوو ئەکاتە ئەم ئومەتە. فەرمووی ئەی ئوم سەلەمە لا تەفعەلی، وا مەکە بخەوە ئیسراحەت کە، فإنه إن يخرج وأنا فيكم، ئەگەر هاتوو دەجال هاتوو من لە حەیاتا بووم و لەناو ئێوە بووم. لە چەند ڕیواتێکە هەر یەکەی بە شێوازە یەکێکیان ئەفەرمێ یەکفیکموه الله بی، خوا جەل جەلالوه بەهۆی منەوە ئەو شەڕەتان لە کۆڵەکاتەوە، ئەو فیتنە نەجاتتان ئەبێ ئەگەر من وجودم هەبێ. وئین یەخرج بعد ئەن ئەموت، ئەگەر کاتێ هات کە من مردبم و دوای من هات، ئەو کاتە یەکفیکم الله بالصالحین، خوا جەل جەلالوه کفایەتتان ئەکا بۆ خەڵکە صالحەی کەوا لەناو ئێوە هەیە. ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم فەرمایشتە دلیل لەسەر ئەوەی کە صالحی لێ نابڕێ، ئەولیای گەورەی لێ نابڕێ، پیاوچاکی لێ نابڕێ، بەردەوام پیاوچاکان لەناو ئومەتە تەواجودیان هەیە. واتە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەیاتا بوو، ئەوە خۆی بەرابەری دەجال ئەکا. دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کێن ئەوانەی بەرابەری ئەکەن و مسلمانان بەهۆی ئەوانەوە پارێزراو ئەبێ ئەو خەڵکە صالحان کە لەناو ئومەتی پێغەمبەری خوایە هەن صلی الله عليه وسلم. لە ڕوایەتێکی ترە ئەفەرمێ ئەگەر من مردم، ئەفەرمێ ئەگەر من لە ژیانە بووم فەئەنا حەجیجوه فیکم، من لە دوونەکم، ئەفەرمێ من لە بەرامبەریە ئەوەسمەوە و ئیتر ئێوە نەجاتتان ئەبێ. ئەگەر من مردبووم فەکل امرئ حەجیج نەفسیه، هەر کەسێک لە ئێوە خۆی بۆ خۆی نەفسی خۆی، التیزامی نەفسی خۆی، هەر کەسە خۆی بۆ خۆی بەرەنگاری شەیطان ئەکاتەوە بە تاقی تەنها بەرامبەری دەجال ئەکاتەوە. ئەو کاتە لە بەرابەری دەجالە خۆی چەنێ قایم بێ لە دینداری و تاعەت و عەبدایەتی ئەتوانە زاڵ بێ و سەرکەوێ. بەڵام ئەفەرمێ والله خەلیفەتی عەلا کولی موسلیمین، لەجێ ئەوەی کە من نەماوەم خوا جەل جەلالوه خۆی سەرپەرشتی کاری مسلمانان ئەکات و لەجێ من ئەوتان هەیە خەمتان نەبێ. ئەم فەرمایشتە لایەک دڵسۆزی پێغەمبەری خوا ئەگەیەنە صلی الله عليه وسلم، لایەکیش ئەم ئومەتە رب العالمین لە بەردەم گەورەترین فیتنەیە دەست لە ئومەتەکە بەرنادا، بەڵکو ئەم ئومەتە هەموو کاتێک خوا جەل جەلالوه سەرپەرشتی کارەکانی ئەکە. ئەم فەرمایشتە دڵخۆشکەرە لە لایەک تریش وەکو ئوم سەلەمە شەو تا بەیانی خەوی لە ناکەوێت، ترسێنەرە، هەستەکەی کە فیتنەیەکی زۆر گەورە هەیە تا دایکی ئیمانداران بەو شێوازە مامەڵەی لەگەڵا بکات و بترسێ شەوێک تا بەیانی نەخەوێت، چونکە بیستوێتی لە خۆشەویستمانەوە صلی الله عليه و آله وسلم کە ئەم فیتنەیە چەند گەورەیە ڕوو ئەکاتە ئەم ئومەت.